پارکی ئیکۆ لە لۆس ئەنجلوس لەم ڕۆژانەدا لە هاوشێوەی کەمپێک دەچێت وەک ئەوەی لە گەڕەکێکی نیشتەجێبوون. دەستشۆری سەفەری هەیە و حەمامی سەرپێیی و چێشخانەیەک بۆ شۆربا و تەنانەت کتێبخانەیەکی بچووکیشی لێیە. زۆر کەس کە ژیانیان سەختە لێرە نان و ئاویان نییە. ئەوە بۆیە ئێمە لێرەین هەموو ئەو شتانە بە خۆڕین. لەم ڕۆژانەدا لێرە زۆر کەسمان بینیوە. ئێمە تەنها مۆبایلێ و خەڵکە شارژ دەکەینەوە یان هەر شتێکە پێویستە شارژ بکرێ، چونکە لەوەتەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بووەتەوە هیچ شوێنێک کراوە نییە بۆ شارژکردنەوەی تەلەفۆن. خۆبەخشەکان دەڵێن ژمارە و کەسانی بێماڵن لە لۆس ئەنجلوس زۆر بەرز بۆتەوە لەو کاتەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە. زۆربەی ئەو شوێنانەی کە چارجی مۆبایلەکان دەکەن داخراون. من زۆر گرفتاری دڵڕاوکێ و خەمۆکی بوومەتەوە. بەڕاستی من بۆیە لێرەم لەبەر ئەوەی ناتوانم شتەکانم بە جۆرێکی شیا و جێبەجێ بکەم. هەوڵ دەدەم وا بکەم، بەڵام هێشتا من ئەوەم بۆ ڕوون نەبووتەوە کە چۆن ئەو کارە بکەم. بۆ یارمەتیدانی کەسانی وەک کورتی دەسەڵاتدارانی ناوچەکە پلانیان هەیە بۆ دروستکردنی پەناگەیەکی کاتی لە سەنتەری لە ئەکسیپۆ بۆ هەزاران کەس. بەڵام هەندێک لە ڕێکخراوە قازانجنەویستەکان بیرۆکەی دیکەیان هەیە لە پێناو دابینکردنی شوێنی نیشتەجێبووندا، لەوانە گۆڕینی کۆنتێنەرە بار هەڵگرەکان بۆ دروستکردنی خانووی هەمیشەیی بە تێچوونێکی کەمتر. ئەو کۆنتێنەرانە دروستکراوە کە باری پێدەگوازرێتەوە. ئەم پرۆژەیە لە 8 یەکەی و 4 ژووری نووسن پێک هاتووە کە 5 بۆ خێزانەکان دابینکران و 3 دانێ دیکەشیان بۆ هاوبەشی تێدایە دەژین. بۆیە هەر 4 کەسێک ژوورێکی نووسنی خۆیان هەیە. ئەم پرۆژە ئەزموونگەریە 4 ملیۆن دۆلاری تێچووە. ئێستاکە نزیکەی 30 کەس تیایدا دەژین. کارمەندانی بیناسازی دەڵێن سەرۆکار لەگەڵ ئەم کۆنتێنەرانەدا زۆر ئاسانە. هەروە پرۆسەی پلاندانان و دیزاینکردن و بەدەستهێنانی هەموو کار و مامەڵە فەرمیەکانی زۆر ئاسانتر و خێراتر و هاوکات لە دروستکردنی خانووی ئاسایی هەرزانترە. بەو ڕێژەی ئێستا هەموو یەکەیەکی نیشتەجێبوون نزیکەی 550,000 دۆلاری تێچووە و نزیکەی 3 بۆ 5 ساڵی دەوێت بۆ بیناکردنی پرۆژەکە. ئێمە زۆر پابندین بە دۆزینەوەی ڕێگایەک بۆ بنیادنانی خێراتر و هەرزانتر، نەک لە ڕووی کوالیتیەوە. لێرە نزیکەی لە 130 بژێوی ژیانی خەرجەکانی بەخێوکردن و سەرپەرشتیکردنیان دابین دەکرێت. ئەوەی دەمێنێتەوە حکومەت دابینی دەکات. فەرمانبەرانی سەرپەرشتی کۆمەڵایەتی هاوکاریان دەکەن بۆ ئەوەی دامەزرێن و نیشتەجێبن. ئێمە لێرە یەکەی جلشۆردنمان هەیە. ئەمە دەکرێت وەکو ژووری کۆبوونەوە بەکاربهێنرێت. بڕێکی کەم کۆگای هەڵگرتنی خۆراکمان هەیە کە هیچی لە نایەت و ئامادەیە بۆ ئەوانەی لێرە نیشتەجێ بوون. ئەمە بێجگە لە دابینکردنی خزمەتگوزاری بۆیان. لە ئێستادا چەندین خانی لەو جۆرە لە لۆس ئەنجلوس دروست دەکرێن و پلاندانراوە بۆ 500 کەسی بێماڵ بگوازرێنەوە بۆ ئێرە. ئەم پرۆژەیە وەک دڵۆپێک ئاوی دەریا وایە لە کاتێکدا دەیان هەزار بێ سەرپەرشت و بێماڵ هەیە. بەڵام ئەمە هەنگاوێک کە بەرەو ئاڕاستەیەکی ڕاستەقینە.